بەڕێزان. کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان ئەنجامی کۆتایی هەڵبژاردننی خولی چوارەمی پەرلەمانی کوردستانی ڕاگەیاند. پارتی دیموکراتی کوردستان کە 743,984 دەنگی بەدەستێناوە دەکاتە 38 کورسی. لیستی دووهەم زوتنەوەی گۆڕانە بە 476,736 دەنگی بەدەستێناوە کە دەکاتە 24 کورسی. لیستی سێهەمی یەکێتی نیشتیمانی کوردستانە بە 350,500 دەنگ 18 کورسی پەرلەمانی بەردەکەوێت. یەکگرتووی ئیسلامی بە 186,741 دەنگ توانی 10 کورسی پەرلەمان وسۆگەر بکات. کۆمەڵی ئیسلامیش بە 118,574 دەنگ توانی 6 کورسی بەدەست بێنێت. بزوتنەوەی ئیسلامی بە 21,734 دەنگ توانی 1 کورسی پەرلەمان بباتەوە. حزبەکانی سۆسیالیست بە 12,501 دەنگ کورسیەکی بەدەستێنا. لیستی ئازادی حزبی شیوعی بە 12,392 دەنگ کورسیەکی بەدەستێنا. لیستی ئەڕاستی سێهەم بە 8,000 دەنگ کورسیەکی پەرلەمانی پێدرا. وەزارەتی پەیوەندیەکانی عێراق ڕایگەیاند لە مانگی داهاتووەوە کرێی خزمەتگوزاری ئینتەرنێت هەرزان دەبێت بە جۆرێک بە ڕێژەی لە 66 دادەبەزێت. بە پێی هەواڵێکی ناوەندی هەواڵی تۆڕی میدیای عێراقی، وەزارەتی پەیوەندیەکانی عێراق ئاشکرای کردووە لە مانگی داهاتووەوە نرخی کرێی ئینتەرنێت بە ڕێژەی لە 66 دادەبەزێنرێت. وەزارەتی دەرەوەی رووسیا ئیدانەی تەقینەوەکانی شاری هەولێری کردو. ڕاشی گەیان دەبێت هەرچی زووە هەموو لایەک ڕوبەڕووی پیلانەکانی تیرۆریستان ببنەوە لە عێراق و سووریا و دەوڵەتانی تردا. لە بەیاننامەیەکدا وەزارەتی دەرەوەی رووسیا بە توندی ئیدانەی تەقینەوەکانی شاری هەولێری کردو دووپاتیشی کردەوە لەگەڵ عێراق و هەرێمی کوردستان لە یەک بەرەدا دەبن بۆ بەرەنگاربوونەوەی تیرۆر بەبێ هیچ درێغیەک. سەرچاوێکی ئاسایش لە پارێزگای سەلاحەدین ئاشکرای کرد ئەمڕۆ لە دوای پێکدادانێک لە نێوان ژمارەیەک چەکدار و هێزەکانی سوپای عێراق لە شاری تکریت کۆپتەرێکی سەربازی لە خۆرئاوای شاری بێجی خرایە خوارەوە. سەرچاوەکە ئاماژەی بۆشدا سەرجەم سەرنشینەکانی کۆپتەرەکە کە 4 کەس بوون گیانیان لەدەستدا. کۆمپانیای نەوتی باشوور ئاشکرای کرد قەبارەی هەناردەکردنی نەوت لە مانگی ئەیلولی ڕابردوودا بۆ 1,821,000 بەرمیل لە ڕۆژێکدا دابەزیوە و هۆکارەکەشی بۆ ئەنجامدانی کاری چاکسازی لە بەندەرەکان و سەکۆکانی بارکردنی نەوت گەڕاندەوە. کۆمپانیەکە لە بەیاننامەیەکدا ڕایگەیان پێشتر ئاستی هەناردەکردنی نەوتی خاو 2,308,000 بەرمیل بووە لە ڕۆژێکدا، بەڵام لە مانگی ڕابردوودا بەهۆی وەستانی کارکردن لە دوو سەکۆی سەر ئاوەکانی کەندا و پرۆسەی بارکردنی نەوت کەمتر بووە. وتیشی لە ماوەی کۆی مانگەکەدا 54,643,000 بەرمیل نەوتی خاو هەناردەکراوە. شاد و بەختەوە.